داوا دەکەین لە خەڵکەکانی مۆسڵ شاری مۆسڵ خەڵکەکانی هەموو بەعامەتەن دەنگی بدەنە بە 275 لەبەر چ گرینگە دەنگ بدەنە پارتی تەقسیم ناکات لە بۆ هەموو ملەتەکان ڕاستی ئەوی پارتی دەکات لە بۆ ملت کەس ناکات ڕاستی و دەستخۆشی لە پارتی دەکەین و ئینشاڵڵا پارتی دەباتەوە. پێ دوایە ئەو خزمەتی لە هەولێر کردیتی ئەگە بێتە مووسڵیش خۆش دەبێت دێتە مووسڵ بەس بە یەک شەرت ئەو خەڵکە دەنگی بداتە پارتی بداتە پارتی لە کورد ئەو جارە عەرەبیش دەنگ دەدەنە پارتی دەڵێن عەرەب ئینشاڵڵا عەرەب دەدانە پارتی کورد دەدانە پارتی خەڵکەکانی بەعامەتەن دەدانە پارتی ئەوی دەنگی بداتە پارتی زەرەر ناکات قازانج دەکات و ئینشاڵڵا پارتی دەباتەوە ئینشاڵڵا پارتی سەرکەوتوو دەبێت و سەرۆکمانیش خوا تەمەنی درێژ کات ئینشاءالله.